والله لەوانە 150 دۆلم هەیە. ئارێوەڵە باشە چەندت کردووە بە چەندت بۆ هاتوۆتەوە کاکە ڕەسیدەکە ئەمەی کوشتیا ڕەسیدەکە 50 دۆلم 5 تەن و 400 کیلۆ هاتەوە گەنمەکەشم 6 تەنی کردیا ئەوەکەیت کە دەیبسم تەنی بە 100,000 بکڕم هەشە بکڕی بە پارە دەبزانم تەنی 100,000 بێ دەسەری کرێلۆری لێ بدا هەباشەی لێ دەبزانم قەردار دەبێ و لە سەیاندا ئی مەغموریش 50 دۆلم 170 تەنی لۆ هاتەوە ئیمە 5 تەن و 400 کیلۆ هاتەوە زۆر کورە هەر بەکەرگەی زانین ئەم 5 تەن چ لێ بکەم والله دەی بچی بە با 280 پێدای ئەلعانەوەتە نمونە مینایە 280,000 لۆ مەڕ لێم دەکڕن ئارێوەڵە گەنمەکە جوانە ینی گەنمەکەم هیچ عیبی نییە گەنمەکەم هیچ عیبی نییە دەبێ مەغموریش دەرێ 2 ملیۆن نیوم دێ لۆ دەرەجەیەک دادەنێم و سڕەت فەوریت دەمێ ئەم ڕەشوەشم نەدایە و گەمەکە ئەو هەمایتەوە والله داواکاریمەوەیە حکومەت بڕێک بە خۆی دابستەوە ئەمە هەموو کوڕێ حکومەتەینا بەڵام حکومەت هیچ معنایەکی نییە با هەبرێ هیچ ناتاندەم هیچ تەسمیل ناکەم و با گەنمەکە لێرە هەموو عالەم لێمام کڕی نەک بچن بە 5 تەن غەرامە ڕازی بن و 5 تەن لێ بێتەوە ڕازی بن برێن باشە کاکە ڕەسیدی 5 تەن لێ بێتەوە چ لە 5 تەن بکەم ئەم 6 تەن گەنم یەک جێهاتیە 4 تەن و 5 تەن و 400 کیلۆ واتەوە چ تەنەکەیت کە چ لێ بکەم 50 تەنەکەیت کە چ لێ بکەم وەزعی فەلاعی کۆ بە والله ئەو بڕی خراپیە هەموو عەلافەکان ژەمەیان کوشتیا گەنم دەکڕن لەما واستەی دەکەن بە دەرەجەیەک دەڕوە و ئیمەش ئەوە فەلاعەکەشە ئارێوە بێستەمەکانتان ساغ ناتەوە ئەگەر جگە لە گەنم شتی کە بۆ منە تەماتەش ئێستامان من حردی من ئاوی نییە لێ دەگەڕە بیرش لێ دەین دەوەرە مافەقی بیرەکەم لەوە گرا دەشت گرن مەشینەکەشت دەستێنن کارە باش نە یعنی چی